سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەزان ئێمە ئێستا چیەکەین؟ بۆ خۆمان تراکتۆر لێخوڕین تراکتۆر. ئەمڕۆ هاتووین بۆ گوندێکی جوانی کوردستان. ئەمانەوێت لێرە لەگەڵ مناڵە عەزیزەکانی ئێرە بەرنامەیەکی خۆش بکەین. ئەنجا بینیم ئەم خاڵەیە هاتەوە لە جووتکردن. وتم تراکتۆرەکە و ڕاگرە با منیش بۆ خۆم وێنەیەکی لەگەڵا بگرم. هاتووین لێرە بەرنامەیەکی جوان بکەین لەگەڵە مناڵە عەزیزانە بۆ ئەوەی هەنێ زانیاری خۆش و باشم دەستکەوێت لەسەر ئەم ناوچەیە. جارێ پێتان ناڵێم گوندەکە کوێیە، ئەوە بەجێ هێڵێن بۆ مناڵەکانی ئازیز بۆ ئەوەی ئەوان پێتان بڵێن. باشە کەواتە لەگەڵما بن بام بە تراکتۆرەکە بچین بەرنامەکەمان بکەین. فەرموون. سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشین. هەمووتان باشن؟ بەڵێ. ئەی یاخوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر 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 دڵم خۆشازان بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارەی ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاوم بە ئێوەی عەزیزەکەوێ. ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ سۆڵا. سۆڵا. سەر بە قەزای کوێیە؟ قەراغ. ئەی قەزای قەرەداغ. سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. هەر بژین یەک چەپڵێ قایم بۆ خۆتان. مناڵەکان هاوکارانمان راپۆرتێکی جوانیان ئامادە کردووە لەسەر گوندەکەیەوە. حەزەکەن بەیەکەوە سەیرێکی و راپۆرتەکەین؟ بەڵێ. کەواتە با بەیەکەوە بینەری بین. فەرموون. سڵاوتان لێبێ منداڵە عەزیزەکانی هاوڕێم. زۆر دڵخۆشم ئەمڕۆژ بە دیداری ئێوەی ئازیز شادەمەوە. ئەمڕۆژ بەڕێ ئەکەوین بەرەو گوندێکی جوانی کوردستان. ئەمانەوێت چاومان بە مناڵانی هاوڕێمان بکەوێت لەو گوندە جوانە. ئەزانن گوندی ئەم جارەمان کوێیە؟ گوندی سۆڵە. ئەم گوندە جوانە ئەکەوێتە سنووری قەزای قەرەداغ و دووریەکەی نزیکەی 43 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. گوندێکی جوان و دڵگیرە. ئەم گوندە مێژوویەکی کۆنی هەیە. خەڵکی ئەم گوندە وەکو سەرجەم ناوچەکانی تری کوردستان هەمیشە لە هەوڵدا بوون بۆ دەستکەوتنی خوێندن و خوێندەواری. هەر بۆیە یەکەم قوتابخانە لەم گوندەدا کە کراوەتەوە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵانی 1960 بۆ 1970. هەتا ئێستا خوێندن لەو گوندە بەردەوامە و منداڵان دەتوانن تا پۆلی 6 بنەڕەتی لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. یەکەم مامۆستاش کە لەو گوندەدا خزمەتی کردووە مامۆستا قادر شێغنووری گەڕەزیلی بووە. بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان دانیشتوانی گوندی سۆڵا وەکو هەموو گوندەکانی تر پشتیان بەکاری کشتوکاڵی و ئاژەڵداری بەستووە. ئێمە نامانەوێت زیاتر لەسەر ئەم گوندە جوانە بڵین. ئەوەی ماوەتەوە با هاوڕێکانمان پێتان بڵێن. بۆیە ئێستا ژەگەڕینەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان. فەرموون! راپۆرتەکەتان بینی؟ ئەی بەلاتانەوە جوان بوو. کەواتە یەک چەپڵی قایمیش با بۆ هاوکارانمان لێبین. حەزەکەن چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە؟ بەڵێ. باشە چیرۆکەکەتان بۆ گێڕمەوە بە جوانی گوێم لێ بگرن. باشە چیرۆکەکەمان ناوی چەقەڵ نابێ بە تاوس، واتە چەقەڵ نابێ بە تاوس. لە گوندێکە ماڵێکی خومچی هەبوو. لەو ماڵەیە هەر کەسە و سەرقاڵی کاری خۆی بوو. مریشک و کەڵەشێر و جوجەڵەکانیش بە دڵی خۆشەوە ژیانیان نەگوزەران. چەقەڵێک دوور لە چاوی هەمووان تەنانەت بێ ئەوەی سەگی خاوەن ماڵیش پێی بزانێ ماتەمات چوو لە پشتی دەوەنێکە خۆی حەشارە تاوەکو هەلێکی گونجاو
بدۆزێتەوە و خۆی بگەێنێتە مریشک و جوجەڵەکان. چەقەڵ خۆی گەیاندا حەوشەکە و بەسەر چڵ و چێوەکانە خۆی خزان تا بکەوێتە ناو مریشک و جوجەڵەکانەوە. بەڵام قاچی لە چڵەدارێک گیرا و بەسەرا کەوتە ناو مەنجەڵێکی خومەوە. خومەزانە چییە؟ ئەوەیە کە ڕەنگی پێکەن. سەگەکە لە دەنگی چەقەڵ و مریشکەکان بە ئاگاهاتەوە بەرەو شوێنەکە ڕای کرد. چەقەڵ بە پەلە بەرەو دارستانەکە ڕای کرد. سەگەکەش ڕای کرد بەدوایە. چەقەڵەکە کاتێک دڵنیا بووە سەگەکە بەدوایەوە نەماوە لای کانیاوێکەوە وەستا. چەقەڵەکە شتێکی سەیری لە ئاوی کانیاوەکەیە بینی. بەبزانین چییە؟ چەقەڵێکی ڕەنگ جوانی بینی. بە سەرنجەوە سەیری وێنەی ناو ئاوەکەی ئەکرد و بەخۆی وت: ئەمە چەقەڵ نییە؟ نا، من چەقەڵ نیم. بیری کردەوە. وتی: ئەگەر چەقەڵ نەبم کەواتە چی گیاندارێکم؟ لە ناکاو هاواری کرد: من جوانترین گیانداری ناو دارستانەکەم. من تاوسم. ئینجا بە فیزەوە بەرەو ناو دارستانەکە کەوتە ڕێ. گیانداران بەسەر چوڕمانەوە سەیریان نەکرد. ئەو گیاندارانەی کە نەیان ئەناسی لە دەوری کۆبوونەوە. قەلە ڕەش لێی پرسی: ئەوە تۆ چ گیاندارێکی؟ چەقەڵی لە خۆبایی وتی: من تاوسم، جوانترین گیانداری دارستانەکەم. ئاسە گوتی: شێتە. سمۆرەکەش وتی: ڕاستەکە. کەروێشە گوتی: من لێیە ترسم. پیرە چەقەڵ ئەوی ئەناسی بە هێمنی نزیک بۆ وتی: ئەی چەقەڵی نەزان، ئەمە چ دۆخێکە بۆ خۆ دروست کردووە؟ ئەگەر برسیتە واز لەم فرتوفێڵە بێنە و بڕۆ بۆ ڕاو. چەقەڵەکە وتی: ئێوەڵەن، من تاوسم. ئەگەر بێڕێزین بەرامبەرەکان دارستانەکە لە دەسێن. پیرە چەقەڵ وتی: ئەگەر بە دەنگی تاوس گۆرانیەک بڵێ یان وەکو تاوس بە ڕێگایە بڕۆی ڕەنگە بڕۆ و پێ بکەم. چەقەڵەکە کەمێک خولایە و دەستی کرد بە لورە لور. چەقەڵی دنیا دیدا ڕووی کردە گیاندارەکان وتی: بڕوای پێمەکەن، ئەو فێڵتان لێکە. سمۆرە وتی: بەڵێ تۆ ڕاستەکەی. کەروێشکیش وتی: ئەبێ دارستانەکەمان لە بیر بێ، ئەو تاوسە. ئاسکەکە وتی: نەخێر شێتە. قەلە ڕەش بەسەر درێختێکەوە و بە بێدەنگی سەیری هەمووانیە کرد. هەر ئەویش ئەم بەسەراتەی بۆ من گێڕایەوە و منیش کردم بەم چیرۆکە. قەلە ڕەش وتی: کە سەرنجام چۆن هەموو گیانداران بە قسەی پیرە چەقەڵیان کرد و بڵاویان لێ کرد. تەنیا ئەو گیاندارانە نەبێ بڕوایان بە چەقەڵ کردبوو کە لێ ترسان. ئەنجا قەلە ڕەش وتی: لە ناکاو باران دای کرد و هەمووان نیتار کرد. گیاندارەکان چەقەڵیان بینی کە ئاو جەستەی شۆردبوویەوە و ڕووی ڕاستی خۆی دەرخست. ئاسکی جوان پێکەنی. سمۆرە و کەروێشکیش بە نیگەرانیەوە سەیری یەکتریان نەکرد. چەقەڵ بێ ئەوەی یەک قسە بکە بە شەرمەزاری ڕۆیشت و دارستانەکەی بەجێهێشت. ئەزانن بۆچی؟ لەبەرەوەی ئەو فێڵی کرد. چیرۆکەکەم خۆش بوو؟ بەڵێ. دادی یەک چەپڵی قایم بۆ ئەو بێدەنگی و عەقڵەی خۆتان لێبەن. ئێستا ئێمە لاتان و بۆ خۆمان هەنێ قساکەین لەسەر گوندەکەتان، باشە؟ ئاڵێکیان؟ بەڵێ. چۆنی؟ باشی. ئەحواڵە چۆنە؟ ئەحاڵەتونی. باشی تۆ؟ باشی. کە جوان خۆی گۆڕیەوە و جلی کوردیشی لەبەر کردووە وایە؟ بەڵێ. ئافرین. ئاڵێ؟ لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ لە پۆلی یەک. ئەی بشی ئافرین، هەر بشی. حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. باشە. حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ وەڵام بە مامۆسا یان بە پزیشک؟ وەڵام بە مامۆستای بیرکاری. مامۆسای بیرکاری؟ بەڵێ. بۆ حەزت لەوانەی بیرکاریە؟ حەزم لێ. زۆر یان کەم؟ وەڵا زۆر. ئێستا منیش لەسەر وانەی بیرکاری پرسیارێکی لێکەم بزانم ئەیزانی؟ بەڵێ. باشە. دوو سێو لەگەڵ دوو سێو کۆی کەیتەوە کاتە چەند سێو؟ ئەکاتە چوار. کوڕەمە زۆر زیرەکە هاوڕێیان، ئەمە بۆیە حەزەکان بێ بە مامۆسای بیرکاری وایە؟ بەڵێ. ئەی ئافرین. باشە، ئەگەر بووی بە مامۆسا
حەزەکی بیتەوە بۆ گوندەکەی خۆتان وانە بە مناڵەکانی ئێرە بڵێ بەڵێ ئەجا ئەو کاتە تۆ گەورە ئەبی لەم دیە مناڵی بچووک بچووکی تایە تۆ وانەیە پێڵیت ئەگەر گەورە بم ئەڵێم چوارە کاتە هەشت هەشت ئافرین هەشت وە شیشەکاتە شانزە ئەو کاتە مناڵەکانیش هی ئەم گوندە وەکو خۆ زیرەک دەرەچن وایە بەڵێ ئەی ئافرین ئاڵێ بەڵێ تۆ منە خۆشەوێ بەڵێ حەزەکی ببین باوڕێ بەڵێ کەواتە ئەبێ تۆ هەموو ڕۆژێ سەیری ماوەی مناڵانی کورساتکەی ئەبێ سەیری ئەو بەرنامانەی ئێمە بکەی کە سوودیانەیە بۆ تۆ نابێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل بکەی باشە؟ بەڵێ ئەی ئافرین یەک چە بڵێ قایم بۆ مامۆسا ئاڵێ گیان لێبەر دەست خۆش ئاڵێ گیان مایکەکە بە کاکە شاوەز شاوەزیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئەی یاخوا موو کاتێ باشبی شاوەزیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند یەک لە پۆلی یەک ئەی ئافرین هەر بشی حەزە لە قوتابخانەیە تۆش بەڵێ هەر بشی شاوەز بەڵێ ئێمە بەیانیان سەعات چەندەوێ بچین بۆ قوتابخانە هەشت هەشت ئەبێ لە قوتابخانە بین وایە وە باشە ئەی ئەبێ شەوان سەعات چەند بخەوین زوو بخەوین یان درەنگ بخەوین زوو ئەبێ زوو بخەوین باشە ئەگەر درەنگ بخەوین بەیانیان زوو خەبەرمانە بێتەوە بۆ قوتابخانە نەخێر نەخێر کەواتە ئەبێ شەوان زوو بخەوین بۆی بەیانیانیش زووە سین لە خەوایە وە هەر بشی شاوەز بەڵێ ئەی ئێمە بە جلوبەرکی تایبەتی قوتابخانەوە چین بۆ قوتابخانە وایە وە ئەی کە هاتینەوە ئەبێ چی لە جلەکانی قوتابخانەمان بکەین یەکسەر دایکێنین و فڕێ بین هەڵیگرنی ئەبێ ئەڵیگرین بۆی پیس نەبێ و چڵکن نەبێ و نەشتڕێ وایە وە ئەی باشە تۆ خوشکوبرای لە خۆ بچووکترێ هەیە نەخێر باشە ئەی ئەبێ ئێمە دەفتەر و کتێبەکانی قوتابخانەمان بینە دەست ئەوان یاری پێ بکەن نەخێر نەخێر چونکە چی لێکەن ئەیدڕێن ئەی دەڕێنن پێویستە ئێمە کتێب و دەفتەرەکانی خۆمان بە جوانی کاتینەوە لە قوتابخانە هەڵگرین بیکەینە تاکەکانی خۆمانەوە یان لە شوێنێکی تایبەت هەڵیگرین بۆ ئەوەی دوایی کە ویسمان سعیتیا بکەین دەریکەین سعیتیا بکەین و دووبارە هەڵیگرینەوە و نەدڕێ وایە وە ئافرین ئادی شاوەست تۆ حەزت لە چ وانەیەکە زۆر حەزت لە وانەی زانستە کوردی ئەی ئافرین زمانی کوردی زمانێکی ڕەسەنی خۆمانە پێویستە هەمومان گرنگی پێبین وایە یەک چە بڵێ قایم بۆ کاکە شاوەز ئافرین ئەجا شاوەزیان مایکەکە بە شایانی هاوڕێ شایان گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵاعی بم نییە یاخوار باشبی شایان گیان تۆ لە پۆلی چەندی 5 لە پۆلی 5 ئافرین هەر بشی شایان بەڵێ گوندەکە تا قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند نۆ تا پۆلی نۆ ئەی باشاگەر دەرچن بۆ 10 و 11 و 12 واز لە قوتابخانەیەنن نە ئەی چی ئەچن لەکوێ خوێنن ئەچین بۆ قازانقایە قازانقایە باشە ئەبێ ئێمە کە گوندەکەمان قوتابخانەی تیانەما بڵێن ئیتر تەواو واز لە قوتابخانەیەنین نە نەخێر ئەبێ چی بکەین هەوڵ بین تێبکۆشین ئەبێ بەردەوام بین لە خوێندن وایە بەڵێ ئافرین شایان بەڵێ باشە من ئەتمار گوندێک پرسیاری ناوی گوندەکەیان لێکم گوندەکەتان ناوی چییە؟ سۆڵە سۆڵە باشە تو واتای ناوی گوندەکەتان نەزانی؟ بەڵێ یعنی چی؟ واتە ئاوی سێر و لاچەپەک واتا دوو واتای هەیە بەڵێ هەندێک ئەڵێن ئاوی سوێر هەندێکیش ئەڵێن گوندێکی لاچەپەک ڕاستی شەکەی ئەدی هیچ شوێنێکی تری لێەوە دیار نییە وایە؟ بەڵێ ئافرین تۆ گوندەکەی خۆتانە خۆشەوێ؟ بەڵێ ئافرین باشە شایان بەڵێ لە وەرزی زستانە گوندەکەی ئێوە ساردەیان گەرمە ساردە ساردە ئەی ئەبێ خەڵکی گوندەکە دار ببرنەوە بۆ خۆ گەرمکردنەوە نە نەخێر باشە ئەی سوودەکانی دار چییە تۆ زانی بەڵێ چییە؟ ئەوەیە کە بەرهەمەکانی لێ بەرهەمەکانی زۆر و ئێمە ئەی خۆین و لێی دار بۆ سێبەری هەیە و بۆ چڵەکانیشی باش ئافرین ئەی هەوای پاکیش لە چی وەرەگرین؟ دار هەر لە دارەوە کەواتە سێبەرەکەی زەویمان بۆ فێنگەکە بەروبوومەکەیە خۆین هەروەها هەوای پاکیشمانەتێ وایە؟ وایە ئافرین شایان بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی؟ وەکو هۆراوە گۆرانی چی؟ هۆنراوە وەراوە ئەدی وەراوێکی خۆشم بۆ بڵێ خوێندەواری چرای ژینە
ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانینە هۆشیاری و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازی و شادیە لە ناوبەری بێدادیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و دەستە بۆ میلەتێکی مەبەستە گزینگی وێژە هەڵبەستە مەدحەت پێخەو. ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵقایی بۆ شایەنگیان دەست خۆش ئافرین. مایکەکە توانی بێت بە کاکە یاوەر کاکە یاوەر چۆنی باشی ئەحواڵە چۆنە ئەحواڵی تۆ ئەی یاخوار باش بی خزمانی گوند چۆنە نەمووی باشن هەمووی باشە ئەی لەخوا بەزیابێ یاوەرجان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند 4 ئافرین هەر بشی یاوەر بەڵێ با پرسیاری گوندەکەتانە لێ بکەم خەڵکی ئەم گوندە کاری کشتتوکاڵەکەن بەڵێ چییە چێنن زیاتر کشتتوکاڵ گەنموجە ئێ تەماتە خێر و کاڵک و سووتی ئەمانەس ئەمانەشەکەن بەڵێ ئەی ئافرین باشە ئەمانە هەمووی خۆتانی خۆن هەمووی یان لێشیە فرۆشنەوە لێ خۆین لێ سێفرۆشینەوە لێشی خۆن و لێشیە فرۆشنەوە باشە کارێکی ڕاستە خەڵکی گوندەکان کاری کشتتوکاڵ بکەن یان کارێکی هەڵەیە کارێکی باشە کارێکی باشە چووکە خەڵکی گوندەکان دەتوان داهاتێکیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیشە توان خواردنیان دەست بکەوێ وایە وایە ئافرین یاوەر بەڵێ باشە تۆ کاتێ خێزانەکە و کاری کشتتوکاڵەکە ئێوە وەکو مناڵان یارمەتی خێزانەکاتانەیەن بەڵێ چیان بۆکەن بەردەستیەکەین بەردەستیان بۆکەن بەڵێ واتە چاو ئاو ئەو شتانەشیان بۆ بەر بەڵێ ئەی ئافرین باشە ئێستا وەرزی چییە وەرزی زستانە وەرزی زستانە خەڵکی گوندەکان لە وەرزی زستانە کاری چیەکەن کشت و کاڵی کاری کشتتوکاڵ ئاخرەزانم چیەکەن گەنموج ئەمانە دەسێنین بۆ هاوین هاوین لێی دەخۆین ئەی ئافرین واتە ئێسا تۆکانە چێنن هاوینش ئەی دوورنەوە بەرهەمەکەی خۆن وایە بەڵێ باشە یاوەرجان هەر بشی یەک چەپڵێ قایم بۆ کاکە یاوەر دەست خۆش ئافرین مایکەکە بە بە شایستەجان دادە شایستە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باش ئەی لەخوا بەزیابێ شایستە بەڵێ سەیری بەرنمەکانی ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ سەیری منەکەی هەر هەفتەوە چم بۆ گوندێک بەڵێ حەزەکەی بەردەوام بم یا واز بێنم بەردەوام بی بەردەوام بم بەڵێ حەزەکەی هەرچی مناڵی گوندەکانی کوردستانە بەسەریکەمەوە بەڵێ ئێدە منیش بەڵێنە پێم کە بەردەوام بم باشە باش. شایستەجان بەڵێ لە پۆلی چەنی 4 لە پۆلی 4 ئەی ئافرین هەر بشی شایستە بەڵێ خەڵکی ئەم گوندەی ئێوە کاری ئاژەڵداریەکەن بەڵێ چی بەخێوەکەن مانگا مەڕ و بزن و بەرخۆ ئەم شتانە ئافرین باشە سوودیەمانە چییە شیرمان پێدەدەن دوایەوە ئایکین بە ماڵ بەرهەمی زۆرە ئەی باشە ئەو بەرهەمانە هەمووی خۆتانی خۆنیان لێ فرۆشنەوە ئەشی خۆین لێ شەفرۆشینەوە لێشیە فرۆشنەوە بەڵێ. باشە پەلەوەروشتیوا بەخێوەکەن لە بەڵێ. بەدا چی بەخێوەکەن قاز و مریشک و قەل و ئەم شتانە ئەوانە شەمووی بەخێوەکەن بەڵێ شایستە بەڵێ باشە ئێوە وەکو کچەکانی گوندەکە کاتێک کە پشووی هاوینە قوتابخانە نییە بۆ خۆتان لە ماڵەوەن بەڵێ خۆتان بەچیەوە سەرقاڵەکە ڕۆژانە بە یاریکردن و بە ئیش و بەم شتانە یاریکردن باشە یاری چیەکەن زیاتر یاری دەست بە دیوار و یاری کچانە یاری کچانە شایستە بەڵێ بووکی شەیە بەڵێ بووکەکە و ناوی چییە چی ناوی هینە بیبیە بەڵێ کە جوانە باشە شایستە مناڵان ئەم یاریە کوردەواریانە بکەن باشترە یان یاری بە مۆبایل و ئایپاد و تابلێت بکەن یاریە کوردەواریەکە یاریە کوردەواریەکان بەڵێ. چووکە ئەگەر یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکەن چاویان کزە بێ توانای خوێندنیان نامێنێ حەزیان بە هاوڕێتی کەسی تریش نامێنێ وایە وایە ئەی ئافرین شایستە جان بەڵێ ئادی بزانم تۆ چیمان پێشکەشەکەی زمانی کوردی کورد شعر بەڵێ دەیفەرمە کوردم کورد زمانم خۆشم دەوێ کوردستانم کوردی زمانی باپیرانم مای سەربەرزی ژیانم کوردستانم یەک پارچەی گیانم فیدای ئەم خاکێ هەر بژیت ئافرین یەک چەپڵی قایم بۆ شایستە گیان دەست خۆش ئافرین تۆش مایکەکە بە کاکە محەممەد بەڵێ کاکە محەممەد بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە بەڵا باش هەر بشی کاکە محەممەد ئەو پۆشاکە کوردیانە زۆر لێو جوانە خۆش ئافرین محەممەد جان بەڵێ لە پۆلی چەنی 4 لە پۆلی 4 بەڵێ. ئافرین محەممەد جان بەڵێ
ئەم ناوچەیەوە شاخاویە وایە وە باشە لەم دەوروبەرەی گوندەکەتان ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چه ئاژەڵێکی زۆر لێیە بەراس ئێ چقەڵ ڕێوی گورک ئەی ئەمانەی لێیە بەڵە بەس لەسەر شاخەکان لەسەر شاخەکە نانە بەڵێ. خوارەوە نان باشە محەممەد بەڵێ کارێکی ڕاستە ئێمە بچین ئەو ئاژەڵە کێویانە بکوژین و لە ناویان بەرین نەخێر بۆچی لەبەرەوەی لەبەرەوەی ئەوانیش مافی ژیانیان نێ وایە بەڵێ ئەوانیش سروشتەکەیان بۆ جوان کردوین بەڵام ئەگەر بەڵێ. ناوچەیەک هیچ ئاژەڵێکی لێ نەمێنێ بۆ نمونە باڵندەی لێ نەمێنێ گوێ لەو دەنگە خۆشەیان بگرین یان ئاسکی لێ نەبێ یان بزنە کێوی لێ نەبێ کەواتە ناوچەکەمان زۆر ڕوتەن و ناشری نەبێ وایە وە ئەفرین باشە ئەگەر تۆ کەسێکە بینی لەم ناوەڕاوەکە ڕێگری لێکەی بەڵێ ئافرین کەواتە پێویستە کەسانی لەخۆ گەورەتر بانکەی بۆ ئەوەی ڕێگری لێ بکەن و لەم ناوەڕاو نەکەن وایە وە باشە محەممەد بەڵێ ئەی ئێوە وەکو کوڕەکان کاتێک کە قوتابخانەتان نییە زیاتر چی یاریەکەکەن یاری دووگۆڵی ئێ چاوشارکێ ئێ باسکە ئەی کە خۆشە باسکە شەکەن بەڵێ لەکوێیکەن لەسەر شەقامەکەیکەن یان لەکوێ لەناو شوێنە هەیە ئێ شوێنی باسکێ ئافرین باشە مناڵە بێ لەسەر شەقامە گشتیەکان یاری بکەن نەخێر بۆچی لەبەری سارە ئۆتۆمبیلیانە دەست لەبەر ئەوەی سیارە و ئۆتۆمبیلی لێ بۆ ئەوی تووشی ڕووداویات و چۆنە بین وایە وە ئەی ئافرین محەممەد جان بەڵێ ئەی تۆ چیم پێشکەشەکەی بەڵا شارێک شعر بەڵێ شعرەکەم بۆ بڵێ وەستە نووسیتەوە بەڵێ بەڵێ ئەی ئافرین هەر بشی ئەوە شارەکەم لەبەرە بەدەنگی بەرز فەرموو گەڕێک و خان و کۆڵان و شەقام نابن بە چوار ئەبن بە شار تێدا دەژین دەوڵۆمەند و هەژار لای من وایە کولکە و ڕیشکە قەد و گەڵا نابن بە چوار ئەبن بەدار هەندێک کورد و هەندێک درێژ وە کوچنار ئەی ئافرین ئەمە خۆش هۆراوەی کێ شاری قازی محەممەد شعری سەرۆکی پێشەوا قازی محەممەد ئافرین کۆماری کوردستان هەر بشی سەرۆکی کۆماری کوردستان بەڵێ. باشە کێ فێری کردی کە ئەم شعرە نەتەوایەتێ بڵێ بەڵێ خۆ حەزل لێ بوو یا فێریان کردی خۆم حەزم لێ بوو خۆ حەزل لێ بوو. بەڵێ ئەی لەناو ئافرین بڕانە کتێبە شعرێک نووسرا بوو هەر بشی ئەم شعرم منیژەم شعرم لەبەر کردووە ڕۆژانەیە لێم و لەبەری کەسێک پرسیاری لەکردمەوەی بڵم هەر بشی باشە کەواتە تۆ نیشتیمانەکەی خۆ خۆشەوێ وایە وایە کوردستانەکەی خۆ خۆشەوێ وایە باشە کەواتە ئەبێ ئێمە شانازی بکەین کە کوردین ئەبێ ئێمە شانازی بە ئاڵەکانمانەوە بکەین بەڵێ. شانازی بە سەرکردەکانمانەوە بکەین بەڵێ. شانازی بە خاکەکەمانەوە بکەین چونکە ئێمە چین کوردین ئەدێموتان بەیەکەوە ئێمە چین کوردین هەر بشین یەک چەپڵی قایم بۆ خۆتان ئافرین دەستان خۆش کاکە محەممەد گیان یەک چەپڵش بۆ کاکە محەممەد دەست خۆش بەو هیوایم کە ئەوە بەردەوام شعری نیشتیمانی فێربی واو لێبێ لە پاشە ڕۆژە خۆشە ببی بە شاعیرێکی زۆر باشە باش هەر بشین مناڵەکان بەڵێ من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێەوە ژمارەشتا زۆر کەم بوو بەو هیوایم کە زۆر بن و ببن بە 100 مناڵ من ئەمڕۆ لێرەیە بەرنمەکەم کۆتایی هاو لەبەرەوەی کاتمان نەما بەڵام بەجێتان نایەڵم چونکە بەردەوامە بم لە گەڕان بەرەو گوندەکانی تر هەتا بەرنمەیەکی تر و گوندێکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواحافیز